وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە دووری نازانێت ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا زیندوو بکرێتەوە. رووسیاش ڕەخنەی لە جموجوڵی نەیارانی ڕێکەوتنەکە گرت لە کاتێکدا لە دوا قۆناغیدایە، بەڵام ئێران راپۆرتەکەی ئاژانسی ڕۆیتەرز ڕەت دەکاتەوە بۆ گەڕانەوەی ڕێکەوتنەکە بە شێوەیەکی قۆناغ بە قۆناغ. ئاژانسی فرانپرێس لە زاری وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە ڕایگەیاند کە پێشکەوتنی گەورە لە گفتوگۆی هەفتەی ڕابردوو ڕوویداوە، بۆیە بە دووری نەزانی لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا ڕێکەوتنەکە واژۆ بکرێت ئەگەر تاران ئامادەی هەبێت. بەپێی هەمان سەرچاوە ڕێکەوتنە گشتگیر نابێت ئەگەر لەسەر ورترین بابەتەکان ڕێک نەکەون. جەختیشی لەوە کردەوە ئەگەر دواکەوتن ڕووبدات لە گەڕانەوەی هەردوولادا، لەوانەیە کۆی ڕێکەوتنەکە بکەوێتە مەترسیەوە. دواکەوتنی زیندووکردنەوەی ڕێککەوتنی 2015 ئەتۆمی خۆرئاواییەکانی نیگەران کردووە لە کەڵەکەبوونی یۆرانیۆمی پیترراو بە ڕێژەی بەرز لەلایەن ئێرانەوە کە دەتوانێت بە خێرایی بۆ چەکی ئەتۆمی بەکاربهێنرێت. بەڵام سەرۆکی شاندی دانوستانکاری ئێران عەلی باقری ڕایگەیاند پێویستە هاوکارانمان واقعی بن، خۆیان لە بەرهەڵستیکردنی بێمانە بپارێزن و وانە لە 4 ساڵی ڕابردوو وەربگرن. ڕاوێژکاری شاندی تاران لە گفتوگۆی ڤیەنا محەممەد مەرەندی دەڵێت ئەوروپیەکان لەمپەڕی لە ڕێگەی پێشکەوتنی گفتوگۆکاندا دەنێن کە هیچ پەیوەندیەکیان بە دۆسی ئەتۆمیەوە نییە. هەرگیز ئەو بابەتانش ناچنە چوارچێوەی ڕێکەوتنەکەوە، بۆیە پێویستە خۆیان لەو لەمپەڕانە بپارێزن. لەلایەکی ترەوە تاران راپۆرتەکەی ئاژانسی ڕۆیتەرزی ڕەت کردەوە کە گوایە ڕەشنووسی ڕێکەوتنی نوێ هەبێت و هەردوو لا قۆناغ بە قۆناغ جێبەجێ بکەن. بەپێی ئەوەش قۆناغی یەکەم سزاکانی ئەمریکا لەسەر کەرتی نەوتی ئێران ناگرێتەوە. بەپێی ئەو راپۆرتە ئەو ڕەشنووسە 20 لاپەڕێ و پێویستە ڕاستەوخۆ جێبەجێ بکرێت کە لە قۆناغی سەرەتادا نابێت زیاتر لە ڕێژەی لە 5% ئێران پیتاندنی یۆرانیۆم تێپەڕێنێت. بەڵام سەعید خەتیبزادەی وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاند ئەو راپۆرتە چاواشەکاریە و دوورە لە ڕاستیەوە، چونکە گەڕانەوەی واشنتۆن بۆ ڕێکەوتنەکە زۆر جیاوازە. لەو بارەیەوە ئاژانسی تەسنیمی ئێرانی لە چەند سەرچاوەیەکەوە ڕایگەیاند کە تاران پیتاندنی یۆرانیۆم بۆ ڕێژەی لە 5% دانابەزێنێت تا بابەتی سزاکان یەکلایی نەکرێنەوە، بە تایبەتی سزای سەرکەرتی نەوتی ئێران. میخائیل ئۆلیانۆفی نوێنەری رووسیا لە گفتوگۆکانی ڤیەنا ئاماژەی بەوەدا تا لە ڕێکەوتن نزیکتر دەبینەوە نەیارانی ڕێکەوتنەکەش چالاکتر دەبن و بۆ خوڵقاندنی ژینگەیەکی دژوار و تا ڕێگری لێ بکەن. ئەوەش دوای ئەوە هات ناوبراو لەگەڵ شاندی قەوارەی زایۆنیستی کۆبووەوە کە بۆ ئەوە چووەتە ڤیەنا ڕێگری بکات لە ڕێکەوتنی ئێران و خۆراوە. لە پەیوەندی تەلەفۆنی نێوان حسێن ئەمیر عەبدوڵڵاهیانی وەزیری دەرەوەی ئێران لەگەڵ جۆزێف بۆڕێڵی بەرپرسی کاروباری دەرەوەی یەکێتی ئەوروپا جەخت لەسەر دیالۆگ کرایەوە و عەبدوڵڵاهیان ڕایگەیاند وڵاتەکەی لەو هێڵە سوورانە پاشەکشە ناکات کە لەسەر واقعیەت و لۆژیک دامەزراوە. بۆڕێڵیش دوای پەیوەندیەکە ڕایگەیاند ڕێکەوتن زۆر نزیکە. ئاماژەی نزیکبوونەوەی ڕێکەوتنەکە گفتوگۆی شاندێکی لیبرۆماسی و بانکی کۆماری ئیسلامی ئێران لە کۆریای باشوورە بۆ گفتوگۆ لەسەر گێڕانەوەی داراییە بلۆکراوەکانی ئەو وڵاتە و دەستپێکردنەوەی فرۆشتنی نەوتی تاران بە سیئۆڵ.